بەناوی خی بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەی ژێرخان پێتان دەگەمەوە. تەوەری ئەم جارەمان تایبەت کردووە بە چاکسازی ئابووری بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان. ئەو ڕێکارانە چین کە دەبێت لە پێناو چاکسازی ئابووری لە هەرێمی کوردستان بگیرێتە بەر. چاکسازی ئابووری بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بە کێ دەکرێت؟ ئایا چاکسازی ئابووری تەنها لەسەر وەرەق بنووسرێت و بکرێتە هێڵێکی گشتی ئەم چاکسازیە لە ناو دنیایەک گەندەڵی و ڕۆتیناتی ناو هەرێمی کوردستان بە کونفەیەکونێک چارەسەرەکرێت؟ ئایا هەرێمی کوردستان دامەزراوە یاسای و دەسووریەکانی هەرێمی کوردستان لەو ئاستەدان بەرامبەر گەندەڵی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بتوانرێت چاکسازیەکی ڕیشەیی بکرێت؟ ئایا هەنگاوەکانی چاکسازی ئابووری کە ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە و هەموو سەرچاوە دارایی و بژێویەکانی ژیانی تاک لە هەرێمی کوردستان پێوەی دەناڵێنێت چۆن چاکسازی تێدا بکرێت؟ ئایا ئەو هەنگاوانە چەندە قورس دەبێت بۆ ئەوەی چاکسازی بکرێت؟ ئایا لەکوێ دەبێت چاکسازی بکرێت و لە کوێشەوە دەبێت ئەو برینە چارەسەر بکرێت؟ تەوەری ئەم جارەمان بەکراوەیی لەگەڵ پەیوەندیە تەلەفۆنیەکانی ئێوەدا دەبین، هەوڵ دەدەین لە ڕێگەی ڕاو سەرنجی ئێوە با بزانین هاوڵاتی چی هەیە بۆی کە چاکسازی لە هەرێمی کوردستان لەکوێ بکرێت و چیش بکرێت بۆ ئەو چاکسازی سەر بکرێت. بەر لەوەی پەیوەندە تەلەفۆنیەکان وەربگرین چەند هەواڵێکی ئابووریمان ئامادە کردووە، دواتر دەگەڕێنەوە بۆ سەر تەوەری سەرەکی بابەتەکەمان. بریکارەکانی غاز لە هەولێر خۆبشاندانیان ئەنجامدا. بریکارەکانی غاز لە شاری هەولێر لە بەرامبەر پێدانی غاز بە هەمان نرخ بە بریکارەکانی غاز و فرۆشیارانی بازرگانی غاز گربوونەوەیەکی ناڕزایەتیان ئەنجامدا و داوا دەکەن دابشکردنی غاز لەلایەن حکوومەت سەرپەرشتی بکرێت. سامان حسێن یەکێک لە بریکارەکان ڕایگەیان بریکارەکانی غاز کە بە شێوەی فەرمی تۆمار کراوین و بەرپرسیارەتی دابشکردنی غاز لە ئەستۆی ئێمەدایە لە بەرامبەردا پارەمان لێوەردەگیرێت، کەچی بە هەمان ئەو نرخەی غاز بە ئێمە دەدرێت بە فرۆشیارە بازرگانەکانیش دەدرێت. ئاماژەی بەوەش کردووە داوا دەکەین دابشکردنی غاز لەلایەن حکوومەت سەرپەرشتی بکرێت و ئەو کێشەیەمان بۆ چارەسەر بکرێت، یان غاز بە فرۆشیارە بازرگانیەکان نەدرێت یاخود بە نرخێکی زیاتر بێت بۆ ئەوەی ئێمە زەرمەند نەبێت. سامان حسەن ئەوەشی خسۆتە ڕوو دەتوانین غازی پێویست بگەێنینە سەرجەم شاری هەولێر و دەوروبەری، چونکە بەسەر گەڕەکاندا دابشکراین، بەڵام غاز فرۆشە بازرگانیەکان بە شێوەی سەربەست غاز دەفرۆشن. ئەمەش کاریگەری دەکاتە سەر کار و کەسابەتەکەمان. هەواڵی دووەمی ئابووریمان هاوردەکردنی مریشک قەدەغە کرا. قایمقامێتی سلێمانی ڕایگەیان بە مەبەستی پاڵپشتیکردنی کێلگا پەلەوەریەکان و پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ لە سلێمانی هاوردەکردنی مریشک قەدەغە دەکرێت. ئاوات محەممەد قایمقام لە دیوانی قایمقامێتی سلێمانی لەگەڵ نوێنەری بەڕێوەبەرایەتەکانی یاسایشی ئابووری کوشتتوکاڵ کوالیتی کۆنتڕۆڵ چاودێری بازرگانی و عەلوەی سلێمانی کۆبەوە. دوای کۆبوونەوەکەش ڕزگار حەمەد جێگری بەڕێوەبەری کوشتتوکاڵی سلێمانی ڕایگەیان بەهۆی زیادبوون و پڕکردنەوەی بازاڕەکان بە بەرهەمی ناوخۆی مریشک لە ژنەی دیاریکردنی بەروبوومی ئاژەڵی و پەلەوەر بڕیاریداوە بە قەدەکردنی هاوردەکردنی مریشک بۆ شاری سلێمانی. ئاماژەی بۆش کرد بڕیارەکە لەسەر بنەمای پاڵپشتیکردنی بەرەمی ناوخۆ و ساکردنەوەی مریشکی کێلگا پەلەوەریەکانی شاری سلێمانی دراوە. هەر بۆ زانیاری بەڕێستان ئێمە لە بەرنامەی ڕابردووماندا هەفتەی ڕابردووماندا فۆکەسی گشتیمان خستە سەر کێشە و گرفتەکانی کێلگە پەلەوەریەکان لە هەرێمی کوردستان و نوێنەری کۆمەڵی کێلگە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان لە تەوەرەی سەرەکی بەرنامەکەمان بەرنامەی ژێرخان لەگەڵماندا بوو. دڵخۆشین کە لە ئێستادا قایمقامێتی سلێمانی ئەو بڕیاری دەرکردووە لە ساڵحی کێلگە پەلەوەریەکان لە هەرێمی کوردستان.
نیسان 10,000 کارمەندی خۆی لە کارەکانیان دوور دەخاتەوە. کۆمپانیای نیسان ڕایگەیاند زیاتر لە 10,000 کەس لە هێزی کاری خۆی لە کارەکانیان دوور دەخاتەوە. بەپێی سەرچاوەکانی نزیک لە کۆمپانیای نیسان نزیکەی 4500 لەو کارمەندانە لە کارگەکانی نیسان لە دەرەوەی ژاپۆن دوور دەخرێنەوە. کۆمپانیای نیسان 138,000 کارمەندی لە ژاپۆن و وڵاتانی دیکە هەیە. کەمکردنەوەی ژمارەی کارمەندانی نیسان بەو واتایەیە هێشتا کێشەکانی کۆمپانیەکە لەگەڵ کۆمپانیای ڕینۆ چارەسەر نەکراون. ئەو کێشانەش کاریگەری نەرێنیان لەسەر کاروباری بازرگانی کۆمپانیای نیسان دروست کردووە. کۆمپانیای نیسان لەگەڵ هەر یەکە لە کۆمپانیەکانی ڕینۆی فەڕەنسی و مستەر بۆشی ژاپۆنی هاوپەیمانیەکیان هەبوو. دوایی دەست بەسەرکردنی کارلۆس گۆسن سەرۆکی هاوپەیمانیەکە لە ژاپۆن لەسەر سکاڵای بەرپرسانی کۆمپانیای نیسان بۆی ئەوەی کاروباری هاوپەیمانیەکەی بە خراپی بەڕێوە بردووە ئەو هاوپەیمانیەتیە لەرزۆک بووە و خەریکە لەبار دەچێت. بازاری کۆمپانیای نیسان لە ئەمریکا کە بە گەورەترین بازاری بیانی نیسان ئەژمار دەکرێت سز بۆ بەڕێوبەرانی نیسان هەوڵ دەدەن بە کەمکردنەوەی خەرجیەکان و ڕێخستنەوەی کۆمپانیەکە بازارەکانیان بپارێزن. سزاکانی ئەمریکا کەرتی خانوبەرەی ئێرانی لاواز کردووە. سزاکانی ئەمریکا کەرتی خانوبەرەی ئێرانی لاواز کردو و ڕێژەی هەڵاوسانیش بۆ لە 35 بەرز بووەتەوە. خانوبەرە و بنیادنانی باڵەخانە لە ئێران یەک لە سەرچواری ئابووری وڵاتەکە پێک دێنێت. دەیان ساڵ وەبەرێنان لەو پرسە ڕۆڵی هەبووە لە پێشخستنی ئابووریە وڵاتەدا، بەڵام ئێستا لە ژێر گەمارۆکاندا زیانی بەرکەوتووە. پلانی ئێران بۆ نیشتەجێکردن وەکو جاران جێبەجێ ناکرێت. زەینەب ئیبراهیمی دانیشتووی تاران دەڵێت لە نێوخۆماندا ویسمان خانووە کۆنەکەمان تێک بدەین و یەکێکی نوێ لە شوێنی دروست بکەین، بەڵام پارەمان کەمە و بەرپرسانی شاریش ڕێگە نادەن لە 2.9 زیاتر دروست بکەین لەو گەڕەکە کۆنەدا. دواتە بڕیارماندا نۆژەنی بکەینەوە، بەڵام نۆژەنکردنەوەکەش پارەی زیاتری دەوێت لەوەی پێشبینی دەکەین. گیرمان خواردووە و نازانین دەتوانین تەواوی بکەن یاخود نا. ژیان لە گەڕەکە کۆنەکانی تاران کە بە زۆری بەکارهێنەرانی مادەی هۆشبەر و کێشەی کۆمەڵایەتیەوە بەناوبانگە زەحمەت بووە، بەڵام خراپبوونی ڕەوشی ئابووری خەڵک ناچاری کردوون لە خانووی هەرزانتر و خراپتر بمێنەوە. دوای بەرزبوونەوەی خێرای نرخی خان و زۆربەی خێزانەکان تەنها دەتانن خانووە کۆنەکانیان نۆژەن بکەنەوە. چینی هەژار و ناوەڕاست لە ئێران زەرمەندترینی سزاکانن، چونکە نرخی کرێی خان و کەلوپەل بەرز بۆتەوە، ئەوەش دۆخی خەڵکی سەختتر کردووە. بەپێی ئاماری فەرمی بەرپرسانی ئێران گەشەی ئابووری ئێران لە نێوان ئاداری 2018 بۆ ئاداری ئەمساڵ بە ڕێژەی لە 4.9 کەمی کردووە. پێشبینیش دەکرێت کە کەمبوونەوەی گەشەی ئابووری تاوەکو بەهاری داهاتوو بگاتە 5.5. هەروەها ڕێژەی هەڵاوسان گەشتۆتە لە 35 لە کاتێکدا و ڕێژەیە بەهاری 2018 لە 123.8 بووە. خراپی کەرتی ئابووری و خانوبەرە نەک تاران زۆربەی شارەکانی دیکەشی وڵاتی ئێرانی گرتوتەوە. علی دۆستی خاوەنی کۆمپانیای خانوبەرە دەڵێت ئەمساڵ دۆخەکە لە هەموو ساڵێ خراپترە. بیرم بێت هەڵاوسان نرخی خانووی بەرزتر کردوتەوە لە ماوەی 7 بۆ 8 مانگی ڕابردوو. نمونەی نەبووە. ئەوە ڕەوشەیەکی زۆر سەختە. چاوەڕێژ دەکرێت دۆخی ئابووری ئێران کاریگەری گەورەی لەسەر سیاسەتی نێوخۆی وڵاتەکە هەبێت. هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانیش لە شوباتی ساڵی داهاتوو یەکەم تاقیکردنەوەی ئەو دۆخە سەختە دەبێت. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان، خۆشحاڵم پێتان دەگەمەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی شێرخان ئەوەی باسمان کرد چەند هەواڵێکی ئابووری بوو بە شێوەیەکی گشتی لە ماوەی ئەم هەفتەیەدا. وەک لە سەرەتای بەرنامەکەدا باسم کرد کە ئەمانەوێت قسە و باسکەین لەبارەی دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان. ماوەیەکی کەمەکە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم تەشکیل کراوە. بێگومان هەموو حکوومەتێک کە تەشکیل دەکرێت کۆمەڵێکیاڵی گشتی بۆ بەڕێوەبردننی ئەو 4 ساڵی کە حکوومەتەکە هەڵبژێدراوە ڕادەگەێنرێت. ئەو هێڵە گشتیانی کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم کۆمەڵی خاڵ هەن وەکو هێڵی گشتی بەرنامەی کاری داهاتووی حکوومەتی نوێمی
هەرێمی کوردستان دیاری کراون. یەکێک لەو خاڵانە کە پەیوەستە بە تەوەرەکەی ئێمەوە بازەوە دەکرێت کە نابێ بەرپرسانی باڵای حکوومەت پێگەی کارگێری خۆیان بەکاربێنن بۆ بازرگانی و دەوڵەمەند بوون، هەروەها پشت دەبەستن بەو یاسانی کە نابێت ئەو لە باڵایانەیە کە لە حکوومەتدا پلیان پێدراوە کاری بازرگانی خۆ دەوڵەمەندکردن لە ڕێگەی پۆستە ئیداری و حکومیەکانەوە بەکاربێنن. بەڵام پرسیارەکە ئەوەیە تا چەند چ دامەزراوەیەک ئەتوانێت ڕێگری لەم بەرپرسانە بکات؟ ئایا ئەو بەرپرسانی چوونەتە حکوومەت بای ئەوەنە دەسەڵاتی حیزبی و سیاسیان نییە کە دامەزراوەیەک لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانن ئەم بەرپرسە بێن لە بەردەم لێپرسینەوە و دەژوترێت تاوەکو ئێستا یاسا سەروەری لە هەرێمی کوردستان نەگەیشتۆتە ئەو ئاستەی کە بەرپرس و هاوڵاتی لە یەک ئاستا بن. ئەوەی دەبێتە بەرپرس لە وڵاتە بەپێی وڵاتە پێشکەوتوەکان دەبێت خزمەتکاری هاوڵاتیەکان بێت. بەڵام بەداخەوە لەم وڵاتانی خۆماندا بەرپرس دەبێت حیمایی زۆر، دەبێت ساری باش، دەبێت بودجەیەکی سەبەلاحی لە بەردەستدا بێ، دەبێت دەوڵەمەند بێت، دەبێت هایلایف بژی، دەبێت جیاواز بێت لە هاوڵاتی تر. هەموو ئەمانە لە بەرپرسانی ئێمەیە بەدی دەکرێت بەداخەوە. ئەمە بۆتە بەشێک لە کولتوری سیاسی لە وڵاتی ئێمەیە کە سیاسیەکان پەیڕەوی دەکەن بۆ هیوای کە ئێمە هیواخوازین کە ئەو دۆخە و ئەو هێڵە گشتیانە ڕاگەیەنراوە بە شێوەیەکی گشتی پەیڕەو بکرێت. یەکەم پەیوەندیمان باوکی محەممەد لە هەولێر لەگەڵماندا دەبێت. باوکی محەممەد سڵای خوا لێبێتووەم کاتت باش. ئەمانەوێت پێمان بڵێ تا چەند ئێوە وەکو هاوڵاتی لە هەرێمی کوردستان گەشتبینن بۆی کە چاکسازی ئابووری لە هەرێمی کوردستان بەڕێڕەوی خۆیدا ڕوا و چاکسازی ئەنجامە درێت. فەرموو. عەلەیکوم سەلام باوکی محەممەد. بەڵێ گیان. بەڕای من پێشە شتێ ئەم حکومەتە نوێیە بۆی چاکسازی بکات لە ئابووری کوردستان بۆی متمانە خەڵک متمانی پێ بکە. هەندێک شتێ لە من زۆر بەسیتە بۆ ئەویش بەسیتە بیکە. بەڵێ وەکو ئێمە زۆر جار جوانە وێڕێندا هێزی پێشمەرگە بخێتە یەک. هێزی پێشمەرگە ئەوە وەتە مستەحیل ناوچێت، بەس هەندێک شتێ دەتوانێت بکاتە یەک، وەکو کاربن مۆلیدە و کاربای ئالی بێتە یەک، خوێندنی ئالی خوێندنی حکومی بێتە یەک. ئەو شتانە بکات بەڕای من ئەتوانێت سێفە بۆ خۆی پێدا بکات و سێفە بۆ خۆی پێدا بکات و بۆ ئیتر خەڵک دەمنابێت. دەستخۆش باوکی محەممەد، سپاس بۆ پەیوەندیەکەت. بێگومان وەکو باوکی محەممەد وتی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە هەموو کایەکانی هەرێمی کوردستان کە بەدەست گەندەڵی و ڕۆتیناتی زۆرە و دەناڵێنێت دەتوانێت چاکسازی بکات. بەداخەوە ئەوەی باوکی محەممەد ئاماژەی پێدا سەرکێشێ خوێندنی ئەهلی خوێندنی حکومی بێگومان شتێکی ئاساییە کەسێکی دەوڵەمەند مناڵەکەی بەرێتە بەر خوێندنی ئەهلی کە لە وڵاتەدا ڕێگە پێدراو بێت ئاساییە. بەڵام ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە ئەمە پەل نەکێشە بۆ چینایەتی بێشک ئەگەر وا بڕوات بەو دۆخە بڕوات ئەوانی لە خوێندنی گشتی ئەوەی پێوتێ خوێندنی حکومی دەخوێنرێت بەوانە ناوزەند دەکرێت کە هەژار و نەبوون ناتوانن ناڵەکانیان بەرنەبەر خوێندنی ئەهلی. و لە لایەک تریشەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە گرنگی بدات بە کەرتی پەروەردە و جۆری سیستمی خوێندن کە هاوڵاتی ناچار نەبێت پەنابەرێتە بەر خوێندنی ئەهلی. ئەوەی ئەو منهەج و پرۆگرامی سیستمی خوێندنی لە ئەهلیەکە پەیڕەوەکرێ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردەش پەیڕەوی بکات لە سەقسەکەی باوکی محەممەد ئەو باسەمان کردەوە. تەوەرەکەی ئێمە چاکسازی ئابووریە لە هەرێمی کوردستان و بەتایبەت کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕاگەیەنراوە پێویستە و چاکسازیانە چۆن پەیڕەو بکرێت. هەروەها باسی ئەومان کرد کە یەکێک لە هێڵە گشتەکان خاڵێکی جوانە کە دیاری کراوە نابێ بەرپرسانی باڵای حکوومەت ئەو کاری بازرگانی بکەن.
دەوترێت لە هەرێمی کوردستان بەڵام قسەکە ئەوەیە ئەوترێت لە هەرێمی کوردستان کۆمپانیا حیزبیەکان دەستیان خسۆتە ناو کایەکانی ژیانی ئابووری لە هەرێمی کوردستان ئەم کۆمپانیا حیزبیانە بۆیە ناویان دراوە کۆمپانیا حیزبی کە بەرپرسێکی لە پشتە ئەم بەرپرسانە یان لە حکوومەتن یان لە پلەیەکی باڵای حیزبیدان پێویستە حکوومەت ئەو کۆمپانیانە بە پێی ڕێکاری ئابووری حکوومەتەکە تەشکیل بکرێتەوە هیچ کەسێک قۆڕخکاری نەکات لەوەی کە بتوانێت دەزۆر بداتە ئابووری هەرێمی کوردستان ئایا بە قۆڕخکاری بێت یاخود بە هەر جۆرێکی تر کە بازار و ئابووری هەرێمی کوردستان ناشرین بکات پێویستە دەست بۆ هەموو ئەو کایانە ببرێت ئایا حیزبی یاخود بەرپرسێکی باڵای لە پشتە بۆ هیوایان کە ئەم هێڵە گشتیە وە خۆی جێبەجێ بکرێت کە ینی تاقیکردنەوەیکی قورسیشە لە بەردەم بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانن ئەو بەرپرسانە نەهێڵن کاری بازرگانی لە پاڵ پۆستە ئیداریەکانە بکەن یەکێکی تر لەو کارنامانەی کە لە هێڵە گشتیەکانی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان باسکراوە ئەنجامدانی ئیفاد و سەفەر و بەستنی کۆنگرە و کۆنفراس ئەبێ بە پێی پێویست بێ و ڕێگەل لە بەهادەردانی سامان و خراپ بەکارهێنان و بەلاڕێدابردننی ئەو بوارانە بگیرێتە بەر ئەمە خاڵێکە کە لە کابینەکانی پێشوودا بەدیمان کردووە کە ئیفات و سەفەر لەلایەن بەرپرسانی باڵای حکوومەتەوە وەزیرەکان بێ هەر بەرپرسێکی تری حکومی بێ پارەیەکی باش لە ڕێگەی مانەوە لە ڕێگەی سەفەر لە ڕێگەی هۆتێل لە ڕێگەی هەموو ئەو مەسروفاتانی کە ئەو بەرپرسانە کردویانە بەهەدەر چووە ئەگەر ئەم خاڵەوە خۆی جێبەجێ بکرێ بێشک بێگومان دۆخی ئابووری بەشێک ئەچێتەوە پێش چونکە ئەوە فەرمانبەرێکی ئاسایی نییە کە ئیفادێکی ئەوەنە زۆر و ئەوی بۆ سەر بکرێت کە سامانی گشتی بخاتە مەترسیەوە ئەگەر ئیفادێک بۆ فەرمانبەرێکی ئاسایی دەربچێت ئەوە لە پێناو کارێکی زۆر باشە بۆ حکوومەت بۆ کەرتی گشتی ئەو ئیفادا بێ پێشکەش بکرێت ئەبێ بە شوێکی گشتی چاو بۆ دابخشێنێتەوە کەواتە پێویستە ئابووری لە هەرێمی کوردستان ئەو چاکسازەی بۆی دەکرێت لە ڕێگەی دامەزراوەیەکی وەکو پەرلەمانی کوردستانەوە چاودێری باشی بخرێتە سەر لە ڕێگەی وەزارەتەکانەوە کە پەرلەمانتار بتوانێت وەزیر تەنانەت بگاتە ئاسی وەزیریش بانگ بکرێت کە ئەم گەندەڵیە لە وەزارەتەکەی توێ ئەگەر کراوە بۆمان ڕوونکەرەوە ئەگەر نەکراوە ئەم پارەیە بەکوێ گەیشتووە ئێمە لە کابینەکانی پێشوودا بەداخەوە تەنانەت حەسانە درابوو بە وەزیرەکان کە نەدەبوو پەرلەمانی کوردستان یان پەرلەمانتارێک بانگێشتی وەزیرێ بکە کە بەداخەوە پەرلەمان ئەو وەزیرەی ڕێگە پێداوە کە ببێ بە وەزیر و لە ڕێگەی ئەوانەوە متمانی پێدراوە بەداخەوە بۆ هیوای کە ئەم کابینەیە بتوانرێت وەزیر و هەموو بەرپرسانی باڵای حکوومەت لە ژێر چاودێری پەرلەمانە دەرنەچن بتوانن لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت بەشێک لە چاودێرانی ئابووریش دۆخەکە قورسترە بینین پێویستە ئەم خاڵەش بخەینە ڕوو کە ئەوەی باز دەکرێت هێشتا ناکۆکیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ناکۆکیەکی قوڵە ناکۆکیەکە تەنا بە لێدوانی ڕاگەاندن چارەسەر ناکرێت دەوترێت ئەو دۆخەی کە دروست کراوە لە هەرێمی کوردستان و ئەو پارانەی بەهەدەر دراون و ئەو قەرزانەی کە بە ناوی پاشەکەوتی موچەوە بۆتە قەرزێکی کەڵەکە بووی زۆر بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە وای کردووە دەست بۆ هەر سوچێکی چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەریت پێویستی بە پلانی زۆر تۆکمە هەیە بەداخەوە پلان لەم شەرقل ئەوسەد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پلان بەشێک نییە لە کارنامەی حکوومەت پلانی درێژخان پلانی کورتخان پلانمان نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی کارەساتێک پلانمان نییە بۆ دۆخێکی ئابووری قورس ئێمە دۆخێکی ئابووری دروستکرا دەوترێت بەشێک لە ئابووری ناسان بەشێک لە شارەزانی ئابووری دەوترێت ئەگەر پلانێکی کورتخانی شە بووە دەتوانرا زاڵ بین بەسەرە و نەهامەتی کە
بە ناوی دابەزینی نرخی نەوتەوە قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستانە دروست کرد و بەشێک لە پەرلەمانتاران ئەوەیان ناشاردەوە کە تەنها بە داهاتە ناوخۆیەکان دەتوانرا ئەو قەیرانە ئەو کەمی بڕەپارەی کە بەهۆی دابەزینی نەوتەوە پڕ بکرێتەوە دۆخەکە بەو شێوەیە قەبە نەدەبوو کە قەبەکرە دەژوترات هیچ کات هەرێمی کوردستان قەیرانی دارایی بەخۆ نەبینیوە بۆیە ئەستەمە لە ئێستادا ئەو چاکسازی کە هاوڵاتی لی چاوەڕوانە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر هیمەتێکی باشی چاکسازی تێدا نەکرێت پەیڕۆ بکرێت چکە لەلایەکەوە حکوومەتی ناوەند وەکو ئەو حکوومەتی کە لە پەرلەمانی عێراق و متمانی پێدراوە بەشێک لە پەرلەمانتاران بەشێک لە لیژنەکان و بەشێک لە فراکسیۆنەکان زەختی ئەوە دەکەنە سەر حکوومەتی ناوەند کە ئەو دۆخەی بۆ هەرێمی کوردستان ئێستا پەیڕەوە کرێت ئەبێ بوەستێنرێت کە دابینکردنی موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستانە پێویستە هەرێمی کوردستانیش چاوێک بە پلانی ئابووری خۆی دابەخشێنێتەوە لە بە شێوەیەکی گشتی لە کەرتە جیاوازەکان ئێمە بەداخەوە پێویستە ئەوە بڵین کە ئایا پلان نەبووە ئایا وەکو بەشێک لە بەرپرسان ئێمە جار گوێمان لێ دەبوو هێشتا جارێ ساواین ناکرێ ئەو هەموو کارە قورسە بە حکوومەتێکی ساوا ناکرێت ئایا ساوا بووە حکوومەتەکە یاخود پلان نەبووە یاخود بەداخەوە حکومڕانی لە هەرێمی کوردستان لەو ئاسایان نەبووە بتوانن حکومڕانیەکی ڕەسەن و ڕەشید بکرێت بە هەر شێوەیەکیان بوو بێت زۆر بێپلانی پێوە دیار بۆ لەوەی کە تەنها گرنگی درا بە کەرتی نەوت لە هەرێمی کوردستان کەرتەکانی تر ئیهمال کراوە کەرتی کشتتوکاڵ کەرتی بازرگانی کەرتی پیشەسازی کەرتی کشتتوکاڵ و کەرتی گەشت و گوزار کە شوێنی زۆر باشمان هەیە بۆ گەشت و گوزار کە لە ئێستادا برەوی باشی لەلایەن سەردانیکەران لە عێراق و تەنانەت دەرەوەی وڵاتیش دێنە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان کە بەداخەوە دەتوانرا گەشتیاری بە شوێکی گشتی لە هەرێمی کوردستان ئەو کەرتەش ببوو ژێنرێتەوە بەداخەوە ئەژووترێت هەر لەم بەرنامەی ژێرخاندا بەشێک لە میوانەکانم تەکیدیان لەوا کردەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر پلانی هەبوایە بۆ ئابووری و بۆ ژێرخانێکی پتە و لە هەرێمی کوردستان و داهاتویەکی باش بۆ نەوەکانی ئەم هەرێمە دابین بکرایەت دەبوو بەعەکسەوە داهاتی نەوت و غاز لە هەرێمی کوردستان بکرایەتە خزمەتی کەرتەکانی تر بۆی گەشەی پێ بدرێت بەڵام بەداخەوە هەموو کەرتەکانی تر کرایە قوربانی بۆ تەنها کەرتێک کە کەرتی نەوتە کە ئەو کەرتەش بەو شێوەیە کە دەیبینین کە نەدەزانرێت داهاتەکەی لەکوێ نەدەزانرێت ئەم نەوتە لەگەڵ کێیە عەقد کراوە و چەند کۆمپانیا لە هەرێمی کوردستانی شەکەن و داهاتەکەی ئەچێتە چ سندوقێکەوە تا ئێستا ئەمانە لای پەرلەمانتارانیش غامزە چ جای لای ڕۆژنامەنووسان بۆیە پێویستە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کەرتی ئابووری پلانی زۆر باشی بۆ دابنرێت کە ئێمە لە بەڵێ پەیوەندێکمان لەگەڵە پەیوەندێکمان لەگەڵە باوکی ئیلهام لە سێمانی. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ئەم کاتت باش؟ ئەم کاتە و باش گیان. وان بەنسبەت چاکسازیەوە بەڵێ هەرچەندە قسە زۆر کراوە زۆرشی لەگوترێ بەس ئینسان حەزی لێ هەر کەلیمەیەک بڵێ بەڕاستی ئەگەر سەی ڕابردووی دەسەڵاتدارەکانی ئێستا بکەین ئەگەر سەی دەسەڵاتدارەکانی ئێستا بکەین و هەر ئەو دەسەڵاتداران کە لە ئەوە نزیکی 30 ساڵە دەسەڵاتداری کوردستانن هەر ئەوانن ئەم وەزعا خوڵقاندووە
بۆیە بەڕاستی تەوەقوع ناکرێ یعنی من خۆم بە معجیزەیە بینم ئەگەر لە کوردستانە چاکسازی بکرێ. چی وای لێ کردووی کە ئەوەندە ڕەشبین بیت؟ لەبەرەوەی کە یعنی ڕابردوو دیارە ڕابردوو ئینسان لە حدودی 30 ساڵان نەتوانێت چاکسازی بکە نەتوانێت وڵاتەکەی بەرەوە پێش بەرێ بەڕاستی تەوەقوع ناکرێ و ئەوانش ئەو کەسانە نین بەڕاستی یعنی هەر بۆ نمونە ئەوەی کە ئەمڕۆ وەزیری کشتتوکاڵ بڵاوی کردوێتەوە یعنی دوو وەزیر لەو هەموو وەزیرە توانیوێتی ئەو گەندەڵی قوبوڵ نەکە بەڵام ئەوەی تەمە قوبوڵیان کردووە لە تەواوی لایەنەکانی ترەوە بۆیە بەڕاستی خەڵکی ئاوا زۆر دەگمەنە کە ئەسنە دەسەڵاتەوە خەڵک لە دەرەوەی دەسەڵات زۆرە سوپاس بۆخوا خەڵکی ڕاست و دروست و چاکە چاکسازی بکە بەڵام بەداخەوە خەڵکە ناگاتەوێ نائڵن بگاتەوێ بۆیە چاکسازی ئەستەما و پاشانیش میلەتێک کە ئاوا بێ هەڵوێزە بێ موقیف بێ میلەتێک کە ئاوا یعنی نەدا دەسەڵاتداری باش و خراپ کامەیە چێ چاکسازی بکە چێ بۆی ناکرێ میلەتێک کە بەو شێوەیە هێندێکی تەئیدێکا هێندێکی بێ موقیفە کەمێکی دەنگێکی هەیە بۆیە بەڕاستی ئەو کەمەش هیچی بۆ ناکرێ بۆیە زۆر خۆشتە بەڕاستی چاکسازی لە کوردستانە من و شەخسی خۆم زۆر بە قورزای بینم بەڵام ئەگەر بشکرێ من بە معجیزەیە زانم و زۆر سپاس بۆیەوە. باوکی ئیلهام ئەگەر بەڕێز بکرێتە ڕاوێژکار ڕاوێژت پێ بکەن بڵێن ئێمە بەڵێەوەی ڕابردوو گوزەشت وە ڕۆی تۆ ئامۆژگاری چییە بۆی کە چاکسازی بکەین؟ تۆ چه ئامۆژگارێکی ئەم بەرپرساناکە؟ وەڵای جا ئامۆژگاری من پێم وایە بشیکەین فایدەی نییە یعنی سوودی نییە ئەوان گوێ لە چێ ئەگرن یعنی گوێ لە هیچ ئینسانێک ناگرن ئەسڵەن میلەت ئەوان میلەت بە یعنی خەڵکی دەرەجە دوو سێ وازان بە خەڵکێک ئەزانن کە هیچ عەقڵ و معریفەتی نەوان خەڵکیان بەس بۆ کاتەیە کە یعنی بۆ دەنگدانەکە بۆ دەنگدان سەرساری خەڵکەکەن بۆ لای خەڵکە چون توێژەکانە دوێنن بەڵام کاتە سەر مەسەلەی چاکسازیەوان گوێ لە چی ئەگرن گوێ لە کەس ناگرن یعنی ئێمە هەرچی بڵێن ڕەنگە فایدەی نەبێ سوودی نەبێ و بەڕاستی ئێمە نازانین قسە بۆ چێ بکەین یعنی بۆ کەسانێک کە گوێ لە کەس ناگرن کە کەس بە هیچ نازانن بۆ هیوای کە بەرپرسانی وڵاتی ئێمە لەم دەقە بەدواوە هاوڵاتی بە هاوڵاتی خۆیان بزانن و هاوڵاتیان ئەوان بەرپرسی ئەو هاوڵاتیانن هاوڵاتیش و بەرپرسیش بە یەک ئاست خۆیان ببینەوە. زۆر سپاس باوکی ئیلهام لە شاری سێمانی و هەڵۆ لە قەزای شارە زور و لەگەڵمانە کاکەڵۆ ئەم کاتت باش. عەلەیکوم السەلام ڕەحمەت الله. زۆر سپاس. زۆر سپاس. وەڵایی بەنسبەت چاکسازی و چاکسازی خۆی ئەوێ بە تاکەکانە دەست پێکا بەڵام تر لە حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمانەوە لە ئەم شارەی خۆمانە بە تایبەت ئەم زۆنی سەوز و زۆنی زەر کە بۆ دوویداری ئەبێ لە تاکانە دەست پێ بکا ئەگە خەڵکەکە خۆی سەرەتا لە خۆی دەست پێ بکات چاکسازی بکات ئەنجا حکوومەتیش چاکسازی بەڵام ئێمە ئەگەر هەر بڵێن حکوومەت چاکسازی داد و تاکەکان چاکسازی دیان لەگەڵا نەکرێت ئەوە چاکسازی بە هەمووان نەکرێت تەنها بە من و تۆ یا بە لایەنە ناکرێت. کاکەڵۆ چاکسازی ئەوەنە کارێکی ئەستەمە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هێز و دەسەڵاتێکی لەبەر دەستایە نەتوانێت ئەم هەنگاوە بنێت کە خۆی لە هێڵە گشتیەکانی خۆیدا هەموو کابینەکان باسی دەکەن؟ وەڵی بەڕێزم من لەگەڵ چاکسازیان بەڵام چاکسازی حکوومەتی هەرێم ئەبێت ڕاستە بێت چاکسازی پێبا بە تایبەتی لەم کابینە تازەیە بەڵام ئەگەر چاکسازی نەخرابێتە پرۆژەی ئەوانەوە ئەوە هەڵگۆ پێشتر چۆن هاتوو هەرواشەڕە بەڵام ئەگەر چاکسازی ئەوان بێ بەتیان چاکسازی بێ ئەوەن بە چەناب کابینەکانی تریش ئەتوانێت چاکسازی بکەن. بەڵام زۆر سپاس کابینە بۆنەی بیانەیەکەوە چاکسازیان وەلا ناو پشتگویان خستووە. سپاس کاکەڵۆ لە قەزای شارە زور و لەگەڵ من بووی سپاس بۆ بەڕێستان. کاک حەمەڕەشید لە ژاراوە لەگەڵمانە. کاک حەمەڕەشید سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش بەر لەوەی خۆی لە جەناب و لە ستافەکەت و هەموو کاتێکتان باش برای بەڕێزم. زۆر سپاس کاک حەمەڕەشید لەسەر چاکسازی ئابووریە؟ بەڵێ کاک حەمەڕەشید. وەڵڵاهی برای بەڕێزم خەڵکیان وا بێ ئەمەل کردووە باوەڕکە وەکو
شوانەکەیە بۆ شوانەکەیان لێ هاتووە وەڵڵاهی مەڕەکە گورگ بیخوا دەکرد دەفریان ناکەوی باوەڕیان پێ ناکرێت تێگەیەکی لەبەرەوەی خەڵک لیان بێعمەل بووە دا نازانم کابینەی نۆ چیت دوڕۆژی چی لێ دێت تا ئێستا هەر قسەی باقوبریقە تا ئێستا هەر دڵخۆشیدانەوەی خەڵکە بە عەمەلی شتێک نەکراوە نایبینین تێگەیەکی ومێدەوارم چاکەی بکەن چاکسازی بکەن هەمومان پێمان خۆشە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام بۆ خدای هەمومان بۆ خەڵکەکە زۆر بێعەمەلە لێیان نازانم بۆەوە دەکەن ئەو دەست چاکسازیش بە سەراحەت قسەی بکەین دەبێت لە خۆیانەوە دەست پێ بکەن مەسئولەکانی سەرۆ واز لە مەسلحەتی خۆیان بێنن تێگەیشتی دەست لە کاروباری حکومەت وەرنەدەن وەکو حیزب لێگەڕن حکومەت حکومەتایەتی خۆی بکە داخل کە مواز نایەنن دەستکاری وەزعەکەی دەکەن قبوڵ ناکەن با وەزیری ئیشی خۆی بکە وەزیرێت ئاوەڕ وەدوا خۆیدا داخوای حازی حیزبی چۆنە ئەنجا ئیشەکەی بکە وەڵڵاهی ئیشەکانی گەندەڵ دەردەچی بە ئامەن نایە چدا فەرمووی تا جواب بدەمەوە برای بەڕێزی کاک حەمەد ڕەشید یەکێک لە هێڵە گشتەکانی ئەم کابینەیە باس لەوە دەکات چاکسازی لە سیستمی باجە ئێمە لە قەیرانی دارایی حکوومەتی کابینەی هەشتەم لە حکوومەتی یاریمی کوردستان باجەکانی زۆر بەرز کردەوە تەنانەت هەندێک باج گەیشتە لە 200%یش پێت وایە ئەو باجانەی کە دانراون دادپەروەرانە دانرابێت؟ داوە ئەو پرسیارە زۆر جوانە جوابی زۆر چاکم پێ من بۆ خۆم ئێستا لە ماڵەوە سیارەمەیە وەڵڵەهی ناوێرم سنەوی بەلای خۆمەوە ناوێرم نوێیکەمەوە بۆچی؟ معنای هەیە 600,000 سیارە بۆ ماڵم کڕیوە بۆ خۆم بۆ ئیسراحەتی خۆم بچم بە ناوی ژینگە و ڕێگاوبان و ڕێگاوبانی ئەو ڕێگاوبانە ژینگەش ئەو ژینگە کاکە سەرباریان قورسرە لە بنباری تێگەیشتی وایە لە خەڵکەکەی کردووە شەماوین لە ژێربارەکەی سەرباریان ئەوەندە بێ قورس کردوین دەبێت بە ویژدانەوە بەرامبەر ئەو میلەتێک درۆ پاسی ئەم هەموو موچە بڕێنون نیوە موچە و چارەگە موچە و ئێستا واجێش بووین نازانین موچەکانمان چەند لە لای حکوومەتە تێگەیشتی ئەم هەموو پاسەکەوتە چۆن بماندنەوە خۆ غەسبە لەسەریان واجبە بیدەنەوە تێگەیشتی میراگری ئەو دەسەڵاتن کە ئەو قەرارەیدا تێگەیشتی ئەو بەڕێزانەی ئەو قەرارەیاندا چۆنیان لە زارەی ڕاهات دەستیان چوە بینە قاقای خەڵکی فەقیرەوە موسەی خەڵکیان بڕی بە ناوی قەیرانی دارایی ئەگەر قەیرانی سیاسیە قەیرانی دارایی نییە چون باوەڕ هیچ کەس باوەڕ ناکە قەیرانی دارایی هەبووە ئەگەر قەیرانی دارایی هەبووە پارەیان بە خۆڵێدا نەدەدا بۆ وڵاتان و واسەیە بە نیوەی لێ وەرگرت و نیوە بە نیوە بارەکانیان لێ وەردەگری ئەوە کەی حکم بەڕێوە بەدنا باڕێ لە برادرانم لەزم دەستخۆشی لێ دەکەم زۆر سپاس کاک حەمەد ڕەشید لە ژاراوە سپاس بۆ وتەکانت کاک حەمزە لە ناحەی دیبەگەوە لە دیارە هاوکارانم پێمەڵێن کاک حەمزە پەیوەندەکەی داخراوە بەڵێ وەکو کاک حەمەد ڕەشید باسی کرد بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان ینی کەوتونەتە دۆخێکەوە بە تایبەت لە پۆلیسی هاتوچۆوە بۆ ئەو خرامانی کە لە ئۆتۆمبیل وەرەگیرێتەوە کراوەتە باجەکان زۆر زۆر کراوە باوکی بڕوا لە هەولێرەوە لەگەڵمانە بەڵە باوکی بڕوا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باوکی بڕوا بەر لەوەی ڕێگە بە بەڕێز بدەم قسەکانت بکەی ئەمێ پرسیارێک لە جەنابت بکەم تا چەند لە هەرێمی کوردستان پێت وایە چاکسازی کارێکیەوەنە ئەستەمەکە ئێمە 28 ساڵە هەر بە ئاواتیەوەین ئەم ساڵنا ئەم ساڵ ئەم ساڵنا ئەم ساڵ چاکسازی بکرێت و دۆخی ژیان و ئابووری هاوڵاتیان لە هەرێمی کوردستان باشتر ببێ بەڵام ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار زانین چۆن کاچی بەڕێز یەکەم جار سپاس دەکەم بۆ ئەو مداخلەیە من حەزەکەم باس لەوە بکەم پەرلەمانی کوردستان پەرلەمانی وڵاتێک 4 ساڵە 5 ساڵە بودجەی مناقەشە نەکردووە نەک بودجەی تەصدیق کردێ مناقەشە نەکردووە کام چاکسازی ئەمە پرسیاری یەکەم یعنی بودجە نەبێ لە وڵاتێکا چاکسازی چی ئەکرێت دوو ئەو وڵاتەی کە ئێمە پێمان دەگوت دراوسی ئێمێ و قەردارە و مفلیسە و نازانسێ ئەمە دوێنێ عادل عەبدولمەهدی بڕیاریدا بتری غاز لە 7,000 بکە بە 3,000
بنزینی کرد بە 250 دینار لیتری بنزین لیتی نەخۆشخانەی کرد بە 250 دینار لە 5,000ەوە لە تەواوی ئەو قەرزەکەڵەکانە خۆش بوو کە لەسەر هاوڵاتیان هەبوو قەرزی ئاو و کارەبا گوتی ئەوەی کە نەیداوە تا ئێستا ئێمە ئەوە لێ خۆش بووین لە کاتێکا بەغدا ڕۆژانە 3 ملیۆن بەرمیل هەناردە دەکاتن لە 3 ملیۆن بەرمیلەکە تاعەن بۆ 30 ملیۆن کەسە 30 ملیۆن کەسە حکوومەتی کوردستانیش بە حساب چاکسازی دەکات معاملاتی هاوڵاتیانی لە 250 دینار کرد بە 25,000 دینار معاملاتی هاوڵاتیان لە هەر دائیرەیەکا هیچێ بوو معاملاتی کڕینی سیارە کڕین و فرۆشتنی سیارە 7,000 بوو بازەکەی کردی بە 200,000 دینار ئەمە ئێستا نرخی ئاو و کارەبای زیاد کردووە نازانم بە تەحدید نازانم چەندە چی بانکی پاسپۆرت کە ئەمە سێکی ئیتحادیە بەگەی 25,000 بوو 27یان لە خەڵک وەردەگرن ئێستا کردی بە 246,000 دینار تەسەوڕیکە بازی ڕەحم لە 37,000 دینار کردی کە ملیۆنێک 235,000 دینار لە کاتێکدا حکوومەتی عێراق بە حسابی خۆی باسە چاکسازی نەکردووە تا ئێستانەکە ئێمەش باسە چاکسازی دەکرد برای بەڕێزم چاکسازی یعنی پلاندانان بۆ وڵات پلان بە خەڵکی ئەکادمی دەکرێت پلان بە خەڵکی ئەکادمی دەکرێت هیچ کاسێک ناتوانێت پلانێک دابنێتن ئەگەر نەزانی پلان یعنی چیا استراتیژیەت یعنی چیا تاکتیک یعنی چیا دەگەی تۆ سەیری وڵاتی ئێمە بکە ئێمە بە حساب ئێمە چاکسازی دەکەین کوا ڕێگاوبانمان ئاخر ژێرخانی ئابووری بەرنامەکەی جەنابەت ناوی ژێرخانە ئەساسی ژێرخانی ئابووری یعنی ڕێگاوبان تۆ سەیری کە بگەڕێەوە مێژوو لە حربی عالەمیە لە شەڕی زەنجی جیهانی دووەم و یەکەمیشە کە دەهاتن وێڵاتێکیان داگیر دەکرد بۆ نمونە ئەمن هەر نمونەیەکی بەسیطت لەسەر کوردستان بۆ دێمەوە ئەو ڕێگای کە پێی دەڵێن ڕێگای هەمڵتۆن وەختی خۆی ئینگلیز دروستی کرد لە بەرەوەی دەیویست عێراق بە ئێران و عێراق بەیەکەوە ببەستێتەوە بۆ چونکە ناتوانێت ژێرخانی ئابووری باشکە ئەگەر ڕێگاوبانی نەبێت تا ڕێگاوبانی ئێمە ڕۆژانە ئەو برادری پێش ئێستا تەلەفۆنی کرد وتی من لە سیارەکەم ناتوانم بۆ بکەم چکە پارەی ڕێگاوبانی لێوەردەگرن پارەی نازانم چی لێوەردەگرن ئەمە هەمووی ئەم پارانە بۆ کوێ دەڕوا ئێمە 3 ملیۆن کەسین با بە 6 ملیۆن کەسین ڕۆژانە نزیکەی ملیۆنێک بەرمیل نەوت هەناردە دەکەین عێراق ڕۆژانە 3 ملیۆن هەناردە دەکا بەشی 30 ملیۆن کەس دەکاتن بەو طریقەیە کە ئێستا باسم کرد قەرزی خۆی ئەوە کاتن حکوومەتی کوردستان قەرداری هەموو هاوڵاتیانە کەسی ناڵێ با قەردەکەت دەمەوە دەڵێ قەردەکەم بدەوە جانە فارقەکە لەکوێ کام چاکسازی ئێمە ئەگەر باس لە ئیدارەدانی وڵات بکەین ئەمە ئیدارەدانی وڵات نییە ئیدارەکردنی وڵات بە خەڵکێک دەکرێت سپۆر بێ ئەکادیمی بێتن ڕاوێژکارەکانمان من ڕاوێژکار دەناسم متەوەسەی تەواو نەکردووە من وەزیر دەناسم متەوەسەی تەواو نەکردووە شەهادەی دکتۆرایان داوەتێ پێڵەن دکتۆر فلان کەسی خۆی ساقیتی دوێن تەوەستە بووە مەسئول بووە هەموو ساتسۆ ئیمتحانی داوەتەوە طبعا نازەح بووە بەبێ ئەوەی ڕۆژێک لە یەک محاضرەیەکە حاضر بێ ئاخرەمە چۆن پلان دادەنێت بۆ وەزارەتێکی وەکو وەزارەتی پەروەردەیان وەکو وەزارەتی دادیان وەکو هەر وەزارەتێکیدا ئاخرم بۆ نمونە لە هەموو وڵاتانی دنیا تۆ سەیری ئەم شتە بکە چاکسازی باشەکەین لە هەموو وڵاتانی دنیا دوو وەزارەتی زۆر گرنگ هەن یەکیان وەزارەتی ڕۆشنبیریە ئەوەی تریان وەزارەتی پەروەردە و خوێندنە وەزارەتی ڕۆشنبیری چونکە هەویەی نەتەوەی ئەم وڵاتە هەویەی نەتەوەی ئەم خەڵکە ئەو هەڵی ئەگرێ هونەرمەندان ڕۆشنبیران ئەوانە هەویەی نەتەوەی ملەتن کام هونەرمەند و ڕۆشنبیرانی ئێمە حەزاران ڕۆشنبیریان بۆ دروست کردین دویم تەوەستیان تەواو نەکردیە بڕۆ لە وڵاتی مەغرب تەماشەکە بڕۆ لە وڵاتانی نزیکی یعنی من باسەکەم کە دەڵێ ڕۆشنبیر لێ دەپرسیز لەکوێی دەڵێ من لە جامعەی سۆربۆن ئوستازم ئێمەش ڕۆشنبیرمان نەک ئەمە چاکسازی ئەوەی باسی دەکەن ئەمە هەموو قسەی زیادە چاکسازی بە ئێمە ناکرێت ئێمە مۆڵێکمان پێ بڕێوە ناکرێت نەک وڵاتێ بەداخەوە زۆر سپاس بۆ باوکی بڕوا سپاس بۆ بەڕێزت ئەلبەتە ئەو ڕەشبینی کە دروست کرا بەداخەوە کە کارێکیان کردو بەرپرسانی وڵاتی ئێمە کاک حەمزەمان دەمێکە لەسەر هێڵوەستاوە بە جاری ئەو وەربگرین کاک حەمزە لە ناحیدی بگەوە بەڵە کاک حەمزە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله.
کاتە زۆرراکە زۆر سپاس کاک حەمزەکە دەکەم ڕایگەرەوە زۆر لە سەهێڵمان و داوای لێبورد نەکەین. وڵی بەنسبەت تەوەرەکە دەستخۆشی لێ دەکەم تەوەرەکە زۆر جوانە زۆر سپاس دەکەم ئێمە تەوەرەکەتان لەسەر چاکسازی ئابووری هەرێمی کوردستانە بە دنیایەوە بەڕێ ئێستا ئەگەبرێ نەرێت دۆخەکە لە ساڵی 2014 زۆر باشترە الحەمدولله ئەمەش دەبی هەمووان دوعای وەکەین کە باشتری نەوە خراپتر بیکەن ئینشاڵڵا و کادینەی نوێیە ئینشاڵڵا چاکسازی شتاک دەکات ئینشاڵڵا کوردستان باش دەبی و فەقیر نامینە و دەستخۆشتانێ دەکەم زۆر زۆر سپاسان دەکەم سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام ڕەحمەت الله. زۆر سپاس کاک حەمزە لە ناحەیەی بەگاو. بەڵە بەڕێزان باسی باجمان کرد بەداخەوە باج لە ئێستادا لە دوای کۆمەڵێک بڕیاری چاکسازی درا لە کابینەی هێشتم یەکێک لەو چاکسازیانی کە درا کە حکوومەت چای بەخۆیە خشاندەوەیش زیادکردنی باج بوو بەڵام ئەم باجە بەرۆکی شێی گرتەوە یعنی قسەکە ئەمەیە لە کاتێکدا هاوڵاتی تاک لە هەرێمی کوردستان موچەی لێبڕابوو دۆخی ئابووری قورس بوو نەیەتوانی بەرمیلێ نەوت بکرێ حکوومەت نەوتی بۆ دابین نەئەکرا بۆ هاوڵاتیەکەی لەگەڵ هەموو ئەمانەدا لە باتیەوەی بەشێک لە ژیانی کاراسانی بۆ بکات هاتن کۆمەڵێک بڕیاریان دەرکرد وەکو بەشێک لە پەیوەندە تەلەفۆنیەکان باسییان کرد بەشێک لە باجەکان لە سەدا 200 بۆ 300 زیاد کراوە لە 25,000 کراوەتە 200,000 لە 50,000 و لە 27,000 کراوەتە 250,000 ینی ئەمە لە پێناو چییە؟ کاتێک ئەم بڕیارە ئادرێت من هەر لە بەرنامەی ژێرخان ئابووری ناسێکم لەگەڵا بوو ئەم پرسیارەما ڕاستە کرد وتی ئەو باشە پەیوەندێکمان لەگەڵایە دەمێکە لە خەتە هاوڕێجاف لە بەریتانیاوە لەگەڵمانە کاک هاوڕێ سڵای خوا لەبێت. سڵای خوا لە تۆ برای گەورە و عەزیز و خۆشەویستم. زۆر سپاس. وڵای من بەنسبەت تەوەلی بەرنامەکەتان چاکسازی و ئابووری لە هەرێمی کوردستان من پێم وایە لە وڵاتەیە کە ئێوەی تیاژین بەڕاستی شەرمە ئینسان تیای بژی لە هەموو ناحیەکانی ژیانەوە بەس یەک شت ماوە حکوومەتی هەرێمی کوردستان تاکس بخاتە سەری بۆ نمونە پارە لە خەڵک وەرگێ ئەویش لە بەردەم هەموو مزگەوتەکانە بۆ کچێک دانێوانی کە ئەڕۆن بۆ تەوالێت بۆ WC باجیان لێ وەرگێ ئیتر هیچ شتێک نەماوە بۆ خەڵکی کوردستان باجی لەسەر دانێنرابێ و باجی لێ وەرنەگرێ بەڕاستی کاتی ئەوە هاتووە ئێوە خەڵکی کوردستان بە خۆتانە بەجانی ژیان ئەوە نایەنێ ئێوە ئاوا سەرشۆڕ بن لە وڵاتەیە لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ هەموو لایەک چاوی هەموو لایەکتان ماچەکەم زۆر سپاس. زۆر سپاس کاک هاوڕێ جاف لە بەریتانیەوە کاک محەممەد لە دوکانەوە لەگەڵمانە کاک محەممەد سڵای خوا لەبێت ئەمێ بپرسم لە بەڕێستان کاک محەممەد چاکسازی لە هەرێمی کوردستان لە بواری ئابووریە بە شوێکی گشتی بەچێ ئەکرێت؟ وڵی بەڕێزجان ئەو کارتان باش دەستخۆشی و بەناوەتانی دەکەم کەوەریش جوانتان بژاردووە چاکسازی وڵی بەم حیزبە دەسەڵاتداران دەکرێت. باشە ئەی بۆ نایکەن؟ ئەم دوو حیزبی دەسەڵاتدارە ئێستا بڵێن لە وەزارەتی پێشمەرگەدا لە وەزارەتی پێشمەرگەدا ئێستا بە پێشمەرگەم 500,000 معاشەیە کابرا شێ لە ماڵ دانیشتووە بە ملیۆنی وەردەگرێت بە ملیۆنی 100,000 وەردەگرێت هەموو بە خانشین و بە من دیواریدایان ناوە چاکسازی کوا دەکرێت پێشمەرگەیەکەم مای 600,000 هەیە کابرا شێ لە ماڵێ بە ملیۆنی وەردەگرێت هەر پێشمەرگەشە وەکو تۆ؟ پێشمەرگەی خۆی بە خانشینی سەنگەر لە قەڵەم داوە هیچ ڕۆژێک پێشمەرگەش نەبووە. بەداخەوە بەڵە زۆر سپاس ڕاستەکە زۆر سپاس 20 ساڵە پێشمەرگەم ناگەمە 700,000 معاشەکەم یعنی پێوەری بەڕای بەڕێزت کاک محەممەد بەڕێستان پێشمەرگەن بەڕای ئێوە پێوەری حیزبی پەیڕەوەکرێ لەوەی کە کەسێک موچەکەی بەو شێوە بێ و دەوامی شەکا و کەسێکیش لە ماڵێ و ئەو بڕەپارە زۆرەی هەیە؟
والله إذا أبو حزبنا ذكري أو حزب الصادرة أو بديوانان عندنا أبو أو إخوان أجر إخوان بدنجدان وبو فاصواني إخوان مشتانا كدوا على أساس وأنا بيا إخوانا. ئەمە تا چەند کاریگەری لەسەر دڵسۆزی کەسە دڵسۆزەکانی وەکو ئێوە دادەنێت؟ والله من هیچ وێدەکەم بۆ حیزب بۆ حکومەتی نەماوە هیچ یعنی بۆ خۆم من دەوامەکەم فولە کابراژێ لە ماڵ دانیشتووە هیچ وجدانم ینی مرتاح نییە زۆر. بەڵێ زۆر سپاس کاک محەممەد لە دوکانەوە کۆتا پەیوەندیمان بوو سپاس بۆ پەیوەندیەکانی هاوڵاتیان سپاس بۆوانی کە پەیوەندیان پێوە کردین هەڵبەتە ئەوەی ماوەتەوە بیڵێم بەسەر چاکسازی ئابووری لە هەرێمی کوردستان وەکو پسپۆڕانی ئابووریش زۆر تەکیدی دەکەنەوە و بێشک لە ئێسادا کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە قۆڵی لێ هەڵماڵێت و بتوانرێت ئەو چاکسازیانەی کە هاوڵاتیان داوایەکەن و ئەو بوارانەی کە زەختێکی زۆر کەوتوتە سەر ژیان و گوزەرانی تاک-تاکی هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەرپرسانی حکوومەت بە تایبەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگرەکەی وەزیرەکان بەڕێوەبەرە گشتیەکان ڕاوێژکارەکان پەرلەمانتاران زۆر تەکیل لەسەرەوە بکەنەوە هاوڵاتی لە هەرێمی کوردستان 28 ساڵە میحنەتە کێشە 28 ساڵە هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەدەست بڕیاری نابەجێەوە ئەناڵێنێت بەدەست گەندەڵیەوە ئەناڵێنێت قورسایەکی زۆر کەوتوتە سەر ژیان و گوزەرانی تاکەکانی هاوڵاتی تەنانەت ئەگەر وا بڕوات داهاتووی نەوەکان ئەم وڵاتە داهاتوویەکی ڕەشە بێت بۆیە پێویستە بەرپرسانی حکوومەت لە هەرێمی کوردستان کارێ بکەن ڕووی خۆیان بە ڕووی هاوڵاتیانە سپی بکەنەوە و ئەو دۆخەی وە پەیوەندی تەلەفۆنیەکان بەو ئاواتەوە بووم من پەیوەندی تەلەفۆنیەکانم بەشێک لە گەشتبینی تێدا بێت ئەو پەیوەندیانەی لە هاوڵاتیانەوە بە بەرنامەکەمەوە کرا بەو هیوایە بووم کە هاوڵاتیان بڵێن ئومێدێکمان هەیە بەم حکوومەتەی خۆمان ئومێدێکمان هەیە چاکسازی بکرێ بۆیە من لێرەوە جارێکی تر بە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێم کە ئەوە قسەی هاوڵاتیەکان بوون هاوڵاتی ئێوە بوون ئێوە بەرپرسی ئەم هاوڵاتیانن پێویستە ئێوەش کار بکەن بۆ هاوڵاتیەکانی خۆتان چاکسازی ڕابگەێنن بە کردەیی لە خۆتانەوە دەستی پێ بکەن بەخوای گەورەتان ئەسپێرم